دێمین فێستیڤاڵی ڕۆژی ڕواندزە ڕەشماڵ هەڵدراون و چالاکیان لە ژێردا بەڕێوە دەچێت. لێرە دەگەڕێنەوە نەریت و خەنە بەندانە. کاتێک بوو کاوسەرگیرێکە خەنەبەندان لۆکن کچەکان هەموو خرەبنەوە بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر بەرن. دەست و پەنجەی کچانیێرە ئەوانەیان چنیون. لەوەتەی ساڵی 1970 ڕواندز خاوەن کارگەی ڕستن و چنینە. دروستکردنی ئەو شتانە سوودی بە زۆر خەڵک گەیاندیە. ئێرانە ناوچەیەکی گەشتیاری ئەو شتانە لێرانە دروست دەکرێن، دواتریش ئەفرۆشێنەوە. گەڕانەوەیە بۆ بەر لە تەکنەلۆژیا و نمایشی کارە دەستیە کۆنەکانە. ئەو دەڤەرە جگە لەلایەنی مێژووی لە هونەریشدا پێشەنگە، بۆیە بەشێک لە وێنەی هونەرمەندانی هەر چوار بەشی کوردستان لە فێستیڤاڵدا نمایش کراون. پشت بۆ پشت پەریان بە هونەر داوە، ڕەسەنایەتیان پاراستووە. هونەرەکەی دەستا و دەست بە هەر لە کۆنەوە تاکو ئێستا، چونکە خاوەنی خەڵکی بەتوانایە لەم بوارە. بارانبارین بەشێک لە بەرگەکانی فێستیڤاڵی بردە هۆڵ. هەر بە ئاوازی بارانەش دەستیان پێکردەوە. میێوانی زۆر ئامادەی فێستیڤاڵن و ئامانج لێی ناساندنی زیاتری دەبەرەکەیە. ناساندنی مێژووی ڕەواندزە لایەنە جوانەکانی گەشتیاریەکەی و مێژوەکەی و سەروەریەکەی و خەبات و تێکۆشانی جەماوەری ئەو دەڤەرەیە. مێژووی ڕواندز دەگەڕێتەوە بۆ بەر لە زاین و ساڵی 1905 پێش زاین پایتەختی دەوڵەتی ئۆرارتۆ بووە و ساڵی 1645 پایتەختی میرنشینی سۆران بووە. ناوچەیەکی گەشتیاریە و ساڵانە بە هەزاران گەشتیار ڕووی تێدەکەن. بەختیار قادر ڕوودا و ڕواندز.